ئەم کوورە بۆ چنینی حەدەقەل وەیە نەفەرکاری ئەنجام ناخوات چون کارەکەی فرە سەختە حەدەقەل دووک لە هۆسامان گەرەکە و چەند کاریەرێ هەر قسمەتێ لەم کوورە چەند نەفەر ئەنجامیات مەسەن کارگەرێک و سێک لە کارگەر و هۆسای ئەنجامیات دوایەویچە لەم منتەقەی کرماشانە 4 گلە کوورە ماوە سێک لەی هارە سراویاوەری نەڕەسیدەوە خودی کرماشان یەک لەکی ئەم کوورەسە ئەم کوورەلیچە کە چەندها ساڵە کاراکە و فعالە وەختێکیش نەمێنێ ئیتر بۆ هەمیشە نامێنێت خو ایت تقریبا حد آخر کوره است زمانی که تیده لبه کوره این دهنه باید بیم یک دهنه حالت یک گنباز داره و حالت دیم یک بعد دی بوده مرحله آخر اول دی هر نوع کوچکی بخیه ناوی اشکال نیده البته باید آکی بود دی زمانی کش دیم یک بوده مرحله آخر کوچک وی حالت باید یکم میانه بود زیاد درست نو بعد بان درستگیش وی کوچک رزه خیمن وی حالته که خورده که کیم بان آخر دف نشوده چوکشکگان اگر بچوه چوکشکگان خوب نیست زی تا زمانی که روشنی کیم وقتی روشنی کیمن قدیم برق نه گردی لوله بی و اسم ستار والف و استفاده کردیم حالت سلنگ آوی که دست بنیه نوای پخشی بکی ولی الان دید چون برق است یه دستگاه دیریم اسم پمپ او با تولید که لوله نفتگش نمیبانه و پخشی که دیل لازم نیه و خاطر یه دود نکه برقه فقط کارایی واسه که نیه دی کوره دود بکه محیط آلوده بو
بەستەگە کوێرەیش دیری چەند شەو بسزی کوێرەی گەورە دیریم 1 ماه دیریم 20 ڕۆژ کوێرەی لە بچووک تا هەدە ئاخر تقریبا 10 ڕۆژ 12 ڕۆژ نفت مصرف کرد بعدی من نفت و کوره مصرف کرد نفت و کوره بودن نفت نانوای قدیم که نفت سیگه بعد شرکت نفت دیده فیمان حواله دیدیم کوره من آماده بود مهندس تی دونی ده بعد رامان تاییدی که چند نفت وای ایمهش من آواز بی من درس کنیم کلاس 8 و 9 بی من تا ساعت بیکار بی ما تیمر کار کردیم اون موقع چرخ نوی یعنی عربانه و گردی یه چویدی درست کردیم و پیوتیان زمر دوبله کارگر ایلاله گریه و وکیش یعنی من خیلی سخت بیاره کارگر ایمهش دربن نوی من جوان دی من هرچینی کار بکردیم زیاد رامان مهم نوی تا دی یواش یواش مخوامیش هاتم ویره کوره سنم مدتی ویره کارگری کردم ویره کوره سنم یه 10-15 سالشه ویره دی کوره خوام دارم ولی قبل از او کارگری کردیم منطقه نزیک و جوان راست ایراد دشتی گری پیشن همیشه کجی شاوه زیوینن یملم کجی شاوه استفاده
بهینەوەین بەردی مۆردی استفادەست بۆ ئێمە بۆ ئەهاک ئەم زەوی کشاوەرزیە لە گشتی بەردەکانی دەردەخوا بەخصوص بەردی معدەن نوێ و بەردەرێکیش کە چەخماخە بەردە سوورەکان ئەوە ئەرشی ئەهەکی نییە دوو مانگ ناوێ و کوراوێتە ئەسم پوخت ناوێت وەختیش هەست تماشاکەی بەردێ ڕێزشیەکە بەردێ دەرەچەی لە هینەکە تماشاکەی لایەکی ئەوێتە بەرد ئەوێتە زەرر واقعان کارەکەی فرە سەختە ئەو موقع با فرە موازبەتی لێ بکەی شەو ڕۆژ نەخەفی تاسوها وا مەزانین سەکەمێ تەمیسین واقعان لە سەری کارەوەین پیا بێتە لامان نامان ناسێ سوختایە وارە نەفتە ڕەشە و دووکەڵی کورە و بەدبەختی و سەرما و گەرما و ئەچەشی تا ئەم کوراوێتە ئامادەی کاروێت بعد فەوایدی ئەم ئاهەکیچە بۆ فرەشت دەردەخوا مەسەڵەن بۆ پەروەرش ماهی ئستاخر کەفی ئستاخر کە دروستەکان ئەوڵی بسمیلا باید شفتەی ئاهەک بڕژێنیت وە خاتری ئەوە کێ ڕیشەی ئەو گیا و دار و وەسیلەوەی هەرچێکی تیاوێ جانەوەرێک شتێکی تیاوێ گشتێک کوژێ دوایەوە بتونی ئەو کەفەی ئستەخرە بکەیت بۆ پەروەرش ماهی بۆ ئستاخر بۆ مەڕداری گاوداری بعدەن بۆ پەی ماڵیش هەر جێ ڕتوبەت و نمناکی بێت 100% باید گڵ ئاهەکی بکەیت وەگەر بۆگم وێرە مەشغوڵ وە کاری من بعد بۆگم نزدیکە 40 تا 45 ساڵ وێرە سابقه کار دێ خۆمیش حدودی 15 ساڵی هەست وێرە کار کەم این کار یه کار خیلی سختیه کار خیلی سختیه بعد درآمدش خیلی کمه مدت 45 سال دیرم ویرا کار کم همه جاده روانسر سر کولر سراوی اولی بعد این مدت 45 ساله ویرا خیلی کار سخت و ناراحت کننده سویانه در حدود 2000 تا 2500 نفر ویرا نان خوردیا الان تنیا کسی ویرا منیه 3 نفر ویرا منیه بعد سخت‌ترین کار و گندترین کاریش یسته
بنده یه مدت 45 ساله یه شغلم الان پشیمانم که این کار کردم روز اول پشیمان بیمه مثلا حتما ناوی کار به شغل پشیمانم به کار سختی که کار زیان آوری که هیچ بیمه هیچ فلانی نیریم بعد سال 54 این کولر هاتن سیره و شروع کردن سا کار بعد و این استان کرماشا و منطقه جوان روح و روانسر و یانه خدمت و مردم کردن و گشتانیش و راستی و درستی و صداقت کار کردن وای ما کمی که زیاد بود اول نفتکر چی آویز گرم بود کنم اره
مال فلسطينا كافر صار كونا مش صار صرايا يا اخوان لا يكاول في دوس لا كاول ولا أو خوي رمجة يبقى كيبيد أو خاتي كده بيركا واشكرك ذيك اللي خاصيتي لي أهاك همسا زد النما زد ميكروبا زد باق قارشو بكتيريا استفاده بو أوسا ك بو فنداسيون و پی ساختمان استفاده کن الان جماعة ما كاين بشي ام ديواره بو اما كاين بشي ام ديواره ك نمرت وبدله بين بوات متاسفانه هاك الان كم استفاده ابيت كم سيمانه كارزشي وخاصيتي كي واينيا جيوي هاك يرتزو ام هاك هم واقعا استفاده وكاربردي فرز اي كده بشتي ام ديواره ایدن هیچ وقت نمرتوبت نداد هر آوام جوره ایدی تو اگه بشی ساخت بشی دیوار تر قشنگ هرچی آویج دیکات سفت ویتو ام اهاکاتی که ام خاکا قاطیه که هرچی آو دیکات سفت ویتو و مرور زمان وقتی آو دیکا اوی و برد هم کسانی که جمالی نمیز نمناکی هست اهاک استفاده بکن مشکلی نمیرد هیچ مشکلی نمیره واقعا الان ما كمان زبشتي ام ديواره اوكا اداتو بان او انا محكمه نار تخر اوكا بو بانتيتو